ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش ئەم ڕۆژ بە وزەیەکی زۆرەوە هاتینەوەلاتان بۆ پێشکەشکردنی وڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. هەر ڕۆژەی ئێمە گرنگی بەلایەن و تەوەرێکی دیاریکراوە دێ کە هیچ لایەنێک یاخود سێکتەرێکی ژیانی ڕۆژانەی ئێوە لە یاد ناکەین و ئەمانەیە گفتوگوی زیاتری لەسەرکەین بە تایبەت لەم وەرزەدا بەردەوام لە هەموو وەرزەکاندا ئێمە بەردەوام ئەتوانین وەرزش بکەین بە تایبەت وەرزشی شاخەوانی کە بۆتە حەز و خولیای بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەت لای خانمانیش. ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت دەکەین بەو بڕگەیە یاخود بەو لایەنە کە زین خانمان چۆن شاخەوانی دەکەن و سروشتی کوردستان تا چەند ڕەنگین و جوانە یاخود ئارەزووی دەکەن کە دەشت و شاخەکانی ببینن. بەڵام سەرەتا دەچمە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکە. بەم زوانە 15,000 زەوی کارتی دیکە لە شاری هەولێر تاپۆ دەکرێن. وەزارەتی شارەوانی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەنراوێکدا ئاشکرای کرد 15,000 زەوی دیکە بەم زوانە لە سنووری پارێزگای هەولێر تاپۆ دەکرێن و ئێستا ئەو زەویانە لە سنووری پیرزین، کرکتوو، گردەڕەش ئەسعات، کەرتی بیریات تاپۆ دەکرێن و مامەڵەکانیان ڕەوانەی تێبینەرایەتی تۆمارگەی خانوبەرەی ئەنکاوە و بەڕێوەبەرایەتیەکانی تۆمارگەی خانوبەرەی هەولێر کراون. ئاماژەی بەوەش کردووە فەرمانگەکانی تۆماری خانوبەرە بە جددی خێرایی کار لەسەر تاپۆکردنی ئەو شوێنانە دەکەن. ژمارەی کورسیەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوو دیاری کرا. پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بازنەی هەڵبژاردننی 13 پارێزگادا بە پێی پرۆژە یاساکە لە کۆی 277 کورسی 16 پارێزگا 44 کورسی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دیاری کراون کە بەم شێوەیە دەبێت پارێزگای هەولێر 15 کورسی و سلێمانی 18 کورسی و دوهۆک 11 کورسی بۆ دەستنیشان کراوە. هەروەها پەرلەمانی عێراق یەکلاکردنەوەی چارەنووسی بازنەی هەڵبژاردننی پارێزگاکانی نەینەوە و کەرکووکی بۆ ڕۆژی دووشەمە دواخست. سەرۆکوەزیرانی عێراق جەخت لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە کاتی دیاریکراو دەکاتەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی داهاتوو بۆ هەڵبژاردننی پێشوەختە دەستنیشان کراوە و سوورن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی دیاریکراودا. ڕاشیگەیاند هەموو ئامادەکاریەک بۆ هەڵبژاردن دەکەن و داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش دەکەن چاودێری پرۆسەی هەڵبژاردن بکەن بۆ ئەوی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێت. ڕێبەری باڵای ئێران داوا لە خەڵک دەکات پابەندی بڕیارەکانی لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بن. ئایەتوڵڵا عەلی خامنەیی ڕێبەری باڵای ئێران ڕایگەیاند پێویستە حکوومەت هاوکاری قوربانیانی کۆرۆنا بکات بە تایبەت ئەوانەی هیچ بیمەیەکیان نییە. ئاماژەی بەوەش کرد دەبێت خەڵک و دام و دەستگاکانی حکوومەت ڕێنمایی و بڕیارەکانی لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا جێبەجێ بکەن بۆ ئەوەی ڕێگری لە تەشەنەکردنی ئەو پەتایە بگرێت. جەختیش دەکاتەوە هیچ ڕووداوێک ناتوانێت ئێران بوەستێنێت و کاری گەورە بەڕێوەن. ترامپ لە ویلایەتی فلۆریدا دەنگیدا و ڕایگەیاند بایدن دەیەوێت زۆرترین باج بەسەر کۆمپانیاکانە بسەپێنێت. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە ویلایەتی فلۆریدا دەنگیدا و ڕایگەیاند جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان دەیەوێت ئابووری ئەمریکا بەرەو داڕمان ببات و زۆرترین باج بەسەر کۆمپانیاکاندا بسەپێنێت. ترامپ ڕاشیگەیاند ئەمریکا بەهێز دەکەنەوە وڵاتەکەشی لە پێش هەموو شتێکەوەی. جێ لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان ئێستاش تەوەری پرۆگرام دەست پێ دەکەین. ژمارەی ئافرەتان لە گروپە شاخەوانیەکانی هەرێمی کوردستان زیادی کردووە. ئۆکۆزانین کە هەفتانە بەسەر بەرزایی چیاکاندا سەرەکەون و ئافرەتانی شاخەوانەڵێن ئارەزووەکەن بەسەر چیاکانی وڵاتانی دیکەشدا سەرکەون. بەڵام هێشتا و دەرفەتیان بۆ نەڕەخساوە. زۆر جاریش خانمان لەسەر لوتکەی بەرزی چیاکان ڕۆژ دەکەنەوە و دەمێننەوە فۆتۆی جوانیش دەگرن وەگەی بینین. ئێستش لەم ئینهاوسەدا با زانیاری زیاتر ببینین.
لە ناو گروپەکانی شاخەوانی لە هەرێمی کوردستان ژمارەی ئافرەتان لە هەموو تەمەنەکان با ڕێژەیەشی بەرچاو زیادی کردووە. ئەو خانمانە هاوشانی پیاوەن بەسەر بەرزایی و چیاکانی هەرێمی کوردستان هەڵدەشاخێن و سەرۆکی گروپێکی شاخەوانی دەڵێت ئافرەتی زیاتریش دەهێنینە ناو گروپەکەمانەوە. سپاس بەخوا ئەبینم لە هەموو گروپەکانە ئافرەتی تایە، بەڵام وازام گروپی شاخەوانی هەزار مێرد یەکەم گروپی ئافرەت بوین دروست بوین و لە هەموو گروپەکانیش ئافرەت زیاتر بەشداری تیاکات. زیاتر لە باری شاخەوانیان من زیاتر ئافرەت دەهێنمە بوارەکەوە بۆ ئەوەی پشت بەخۆیان بەسمی فێری وەرزشی شاخەوانی بن و لە چوارچەوەی دیوارێکا بێنە دەرەوە. ئافرەتە بەتەمانەکانیش زیاتر شکر بخوا ئێستا ئافرەت هۆشیار بۆتەوە بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکان نەبێ، بە تایبەتی تووشی شەکرە و بەرزی زەخت و فشاری خوێن زیاتر ڕوو ئەەکەنە شاخ و ئەیانەیە بەم شێوەیە پارێزگاری لە جەستەی خۆیان بکەن. زۆرینەی ئەو ئافرەتانەی لە ناو گروپەکانی شاخەوانی بەشدارن تەمەنیان لە سەر و 40 ساڵەوەیە، بەڵام لە پیادەڕۆی و سەرکەوتن بەسەر چیاکاندا هەز دەکەی هێشتا تەمەنیان 20 ساڵە و بە ئاسانی ڕێگا سەختەکان دەبڕن. ئەو خانمانە ئارەزوو دەکەن بەسەر چیا و بەرزاییەکانی وڵاتانی دراوسێشدا سەرکەون، بەڵام وەک دەڵێن هێشتا و دەرفەتیان بۆ نەرەخساوە. بێگومان ئەمە یەکەم سەفەرم بوو، ڕاستەکەمێت قرس بوو ناخۆش بوو، بەڵام لەگەڵ ڕۆشنەکە و برادەران زۆر خۆش بوو. بریارم داکە هەم پێشەمان لەگەڵیاندا هەموو شتێک ئیرادەیە، ینی کە ئیرادەی هەبوو دیکە لەمێژە بەرنامەی هەیە بێ داوەتکردنی برادرانی گروپی سلێمانی بە دەرفەتم زانی کە ئەو جارە بیهێنم لەگە خۆم. ئێمەش بەڕاستی وەکو برادر وین، ینی وەکو کچ و باوکیشین، بەس هەر برادریشین. ساڵ دوای ساڵ ژمارەی گروپەکانی شاخەوانی لە هەرێمی کوردستان زیاد دەکات و گەشتی شاخەوانی لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ تا ڕێزۆکی سەرەکی، بەڵام ئەم ساڵ ژمارەی خانمان لەناو گروپەکانی شاخەوانیدا با ڕێژەیەکی بەرچاو زیادی کردو و پێشبینی زیاتریشی لێ دەکرێت کە هاوشانی پیاوەن بەسەر چیاکاندا سەر دەکەون و زۆر جاری شەو لەسەر لووتکەی بەرزی چیاکان ڕۆژ دەکەنەوە. بەڵێ بینینی ئەو دیمەنانە کاتێک بە گروپ ئەچنە شاخەوانی ئەو وەرزشە ئەنجام دەدەن یاخود هەر چالاکێکی دیکە و بینینی سروشت لەو ڕێگەیەوە بێگومان حەز و ئارەزوێکی زیاترمانە بێت بە تایبەت بۆ بینینی سروشتی جوانی کوردستان. بۆیە ئێمەش ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردو بۆ بابەتە، بە تایبەت خانمان لەناو گروپەکانی شاخەوانیان لەسەر کە لە هەرێمی کوردستان زیادی کردووە و هاوشانی پیاوانیش بەسەر بەرزاوی چیاکاندا سەر دەکەون. ئێمە میوانداری خاتونێکی شاخەوان و چالاکمان کردووە، مەڕوا هەورامی کە سەرۆکی گروپی شاخەوانی سەرکێشە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت و هەروەها بۆ کانسائیدیش کە بە هەمان شێوە شاخەوانە چالاکوانە خودژنێکی چالاکە لە ستۆدیۆی ناوەند ئێستا لەگەڵ من دەبێت بە خێرهاتی بۆکان باشیت زۆر بە خێرهاتی. سەرەتا با لای تۆ دەست پێ بکەم، ماوەی چنێکە بوویتە شاخەوان یاخود ئەم کارۆ دەست پێ کردووە؟ بەڵێ من نزیکەی ماوەی 2 ساڵە بە شێوەی بەرنامەی شاخ دەڕۆم. بەڵێ بەڵام من هەر لە منداڵیەوە با بڵێم بەگشتی هەموو وەرزشێکم خۆش دەویست، بە تایبەتی وەرزشی فوتبۆل و پایسکیلی و ئەوانە هەر لە منداڵیەوە. ئێستا کە شاخەوانی با بڵێم دەکەم و شاخەوانیم خۆش دەوێ، وەرزشێکی تایبەتە هەم بۆ تەندروستی هەم چێژێکی ڕۆحی هەیە کە دەگەی بلووتکەی چیا ئەمانجێک تێ با بڵێم بۆ لووتکەی چیا هەوڵەدەی کاتی کە دەگەی هەمومان دیبوون شتێکت لەبیرە چێتەوە، بینینی سروشت و ئاسمان و بەرزایی و نزیک بوونەوە با بڵێم هەزەکەی لە ئاسمانەکان و لە خوددا ئەوە چێژێکی تایبەت دەداتێ. وای کردووە وەرزشەکانی دیکەت بیرچێتەوە؟ خۆی من وتم هەموو وەرزشێکم خۆش دەوێ، بەڵام ئەوە جوانترین و خۆشترین وەرزشیانە لە لای من. زۆر باشە. تا ئێستا گەیشتویتە چ لووتکەیەکە زۆر بەرز بوو بێت؟ من تا ئێستا هەر بەرنامە ڕۆیشتم لە هەرێمی کوردستان ڕۆیشتم. بەرزترین لووتکەش لووتکەی هەڵگوردە کە 3607 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی. خۆش بۆ کاتی گەشتی هیلاک بووی، بەڵام کە گەشتی تەوێت یەکەم طبعاً دووەم بەرنامە بوو کە کاتێک گەیشتمە
لووتکەی هەڵگورت بەڵام زۆر ماندوو بووم کاتێک کە گەیشتمێ ڕاستەخۆ گریام زۆر چێژێکی خۆشی هەبوو ئەوەی کە بێتاقەتی و ماندوو بووم بوو هەموویم بیرتوێەوە زۆر باشە خات و بۆکانی سار بێکەوە مێنینەوە بە سلااوێک لە خات و مەڕۆژ بکەین کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ بەیانیت باش خات و مەڕۆوە پێمان بڵێ تۆ ماوەی چەندێک کە ئەیکەی و شاخەوانی لای تۆ حەزا یاخود وەرزشە بۆ چمە بەستێگەیکەی زیاتر سەرتا سڵاتان لێبێ من ئەمە 4 ساڵە شاخەوانی ئەەکەم لە مەرحەلەیەکی بەشی وەرزشم لەو کاتە دەسم پێ کردووە کە یەکەم گەشتم کردووە سەرەتا ڕێگری زۆرم هەوو بۆ ئەوەی بتوانم بەشداری و گەشتە بکەم بەڵام من نەمهێشتا و ڕێگرانە ڕێگەم لێ بگرێت و بەشداری گەشتەکەم کردووە یەکەم گەشت هەستێکی زۆر تایبەت و خۆشی پێبەخشیم کە وام لێ هاتووە بەردەوام بم حەزی زیاترم بۆ دروست بێ بۆی بەشداری گەشتەکان بکەم تر لەوە دەستم کرد بە گەشتی شاخرەوی تا یەکەم گەشتی پیرەمەگرونم سەخت بوو بۆ کەسێک یعنی گەشتی زۆر نەکرد بە یەکسەر بچێتە پیرەمەگرون بەڕاستی و یەکەم جار پێشەوەی بگەم چاوم پڕ بوتم ناتوانم ناگەم لەوانەیە ینی زۆرم ماوە بەڵام کە گەشتمە هەستێکی زۆر تایبەت و زۆر خۆش بوو یعنی گەشتی تە ئامانج گەشتی تەلووتکە کە ئەگەی تەلووتکە هەستێکی زۆر تایبەت بۆ دروستە بێتتر بەردەوام بووم تا ئەمە 2 هەفتەیە گروپی خۆمم دروست کردووە لە هەورامان گەشتی خۆم ئەەکەم باشە خات و مەڕوە جگە لەوەی کە ئەو ماوەیە سەرقاڵی شاخەوانی ئەگەر ماوەیەکی بەسەرا بڕواە خۆت هەفتەیەک نەچیت چه هەستێکی لا دروستە بەیانی بەردەوام کاتەکانی خۆ دیارەکەیت یاخود جیایەکەیتەوە پێشتر ئەو شوێنە هیچ زانیاریکی لەسەر کۆکەیتەوە کە بچیت من ئەو کاتەکە لە دەوام بووم مەشغوڵ ئێوە بووم تەمرینەمە کرد هەم بەشەکەی خۆمان وەرزش بوو 6 ساعات ئێمە محازەڕەمان هەبوو زۆربەی کات عملیاکان دەرسی عملیمانە خوێندووە ئەوەش خۆم حەزم ناکرد هەردانشم و ئەوەیان بچمە خۆم تەلەبەی داخلی بووم بڕۆمە داخلی دانشم ئەچووم تەمرینمە کرد پێشتر لە یانەی ئەفرۆدێت بووم تۆپی دەست دو ئەوە نەمتوانی بەردەوام بم چوومە یانەی سیروانی نوێ لە ساحە مەیدان تر بەهۆی ئەم مەزا نەخۆشی کڕۆنەوە گرنتیەکە بوو منیش ڕۆژمە ماڵەوە لەوێ کچ ناتوانێت بە ئاسانی بێتە دەرەوە و وەرزش بکە بە تایبەتی ئەو یاریە کە منە یکەم ڕۆشتن لەوێ نازانم یاریە چییە بەڕاستی بۆ من زۆر ناخۆش بوو بەسوتم بۆچی بۆستم ئەبێ من یعنی هەنی خۆم بم ئەبێ متمانە بۆ خۆم بێت ئێستا ئیشی ڕاهێنەرایەتی ئەەکەم لە هۆڵی لەش جوانی و ئەو تا گروپێکم دروست کردووە گروپی شاخرەوی کەواتە ئێستا هیچ ناسیاویەکتان هەیە بەیەکەوە لەگەڵ بۆکان خان نازانم بینی لێرەوە بێتە هۆی یەکتر ناسی نیشتان بۆ هیوای باشە بۆکان خان هیچ بڕیارتان ناوە بچنە شارەکانی دیکە سروشتی دیکە ببینن یاخود تەنها لە چوار چێوەی هەولێر و دەوروبەری ماونەتەوە بە هەمان شێوەژە و پرسیارە دواتر لە خات و مەڕوا کەم بزانام ئەوانیش هاتوونەتە هەولێر و یاخود ئەو منتیقانەی دیکە حتمما ئێمە هەموو شارەکان با بڵێم هەموو شوێنەکان کوردستان با گشتی شاخی لێبێ دەچین حتمما کە با بڵێم شاخی هەڵگورت لە لای منتیقە و بەهشتی چۆمانە شاخی پیرەمەگرون لە سلێمانی و زۆربەی شاخەکانی تر حتمما تێکەڵاوی هەیە ئەوەی جوانە شاخەوانی گروپەکان تێکەڵ یەکتر دەبن لە کاتی شاخەوانی یەکتر دەبینن بەڵێ تێکەڵاویەکی باشێ لە نێوان گروپەکان شاخەوانی با بڵێم وای کردووە کە هەموو شارەکان پێکەوە کۆب بێتەوە لە گروپێک کاتیاتی کە چەند کەسێک لە شارێک ترەوە هات بێ بۆ ئەو ڕۆژە ئامادە بن ئێمە برادران کۆ دەبینەوە برادرانی با بڵێم هەولێر کۆیا یان سلێمانی بەو شێوازە کۆ دەبینەوە گەشتی تایبەتیش دەکەین جگە لە گروپ چ شاخێک بەلاتەوە سەخت بوو یاخود چ شوێنێک زۆر ناڕەحەت بوو بۆی کە بگەیت و هیلاکی کردیت بڵێ لێرە لە کوردستان سەختترین شاخ کە تۆ بەسەری هەڵگەڕابیت
شاخی هەڵگوردە بەڵام بۆ من هەرچەندە دووەم سێم بەرنامە من چوومە هەڵگورد سەختێکی وانە بوو هەرچەندە بە شێوەیەکی ئەکادیمی و پرۆفیشناڵ دەبێ خۆت ئامادە کرد بێ بەسەر شاخی بەرزکەوی کاتێککە تو چەند شاخێکی نزمت بڕی بێت تەدریجی ئەو جا بەسەر و شاخەیە بکەوی بێگومان هەروەکو لە وێنەکانیشدا دیارە لەسەر شاشی کوردستان 24 کە بینین چەند وێنەیەکی تایە کە ژنان بە تایبەت لەسەر لووتکەکانن یاخود لەسەر ئەو شوێنە خۆشانن کە ئەی بینین چێژێکی تایبەتی هەیە بینینی ئەو شوێنە لەگەڵەوەی بە فۆتۆیەک ببینی خۆشترە هەستێکی جیاوازترە هەستێکی زۆر جیاوازە کاتێک کە دەگەی لووتکەی شوێنێک یعنی لە هەموو فۆرما مرۆڤیەکان با بڵێم لە فۆرمی مرۆڤایەتی هەنێ جار دوو دەکەویەوە دەچیوە ناو فۆرمی سروشت ئەو شتێکی زۆر زۆر خۆشە هەموو شتێکت لەبیر دەچێتەوە پێشتر کە با بڵێم شاخەوانیم نەدەکرد ئەو هەستەم نەبوو بەڵام ئێستا کە دەگەمە بەرزایی لووتکەکان ناو سروشت و ئاسمان و دەنجی باڵندە و هاژەی با و ئەو بابەتانە با بڵێم هەفتانە پێویستت دەبێت کە ئاوا بچی وەکو بڵێ ئیسراحەتێک بکەی چێزێکی ڕۆحی وەرگری بێگومانن بە هەمان شێوەشە بۆ خاتومە ڕۆژ کە لە سلێمانیەوە ئاگدارە گفتوگۆکەمانە بیستێ بزین ئەو چ سەختیەکی بڕیەوە بە تایبەت چوویتە سەر چ لووتکەیە کە زۆر سەخت بۆ بەلاتۆ یاخود بە هەمان شێوە پرسیارم لە بۆکانخان کرد تۆ گەیشتویتە سەر کام لووتکە کە زۆر بەرز بوو بێت و ماندوو ببێتی من هەڵگورد و پیرەمەگرونم کردووە بەڵێ بەس بەڕای منەوە پیرەمەگرون سەخترە لە هەڵگورد ڕاستە هەڵگوردیش بەهۆی بەرزیەکەیە ئۆکسسیجینت کەمە بێ هەناسەت نەبێتەوە بە تایبەتی ئەگەر ئەوانەی کێشەی هەناسەدانیان هەیە بەڵام بەڕای من پیرەمەگرون سەخترە باشە مەڕۆخان کێ ئەتوانێت زیاتر شاخەوانی بکات ئایا شاخەوانی وەک هەر وەرزشێکی تر ئەتوانێت هەموو کەس وەکو حەز و ئارەزوێک بیکات یا خۆت پێویستیشی بە جەستەیەکی باشە وەکو ئەوانەی بڵێن ڕاستە پێویستی بە جستەیەکی باش هەیە بەڵام بەشی خۆی ئەتوانین لە سەرەتاوە دەست پێ بکەی بەڵام باشتر وایە لە گەشتی سەختەوە دەست پێ نەکەی تۆ تووشی کێشە ئەبی یان ئەوە یعنی تۆ یان کەلوپەلی تەواوت پێ نییە پێویستە کەلوپەلی تەواوت پێ بێ پێویستە زانیاری باشت هەبێ هیچ نەبێ ینی ئەوانە بزانی بەڵام کە تۆ سەرەتاتە بچیتە شوێنێکی سەخت و هیچ کەلوپەلی پێ نەیە بەڕاستی ئەو شتە ینی نابێت. بێگومان باشە هەبووە کەسێک تەندروستی باش نەبێت یاخود کێشێکی تەندروستی هەبێت و لەسەر ئەو شوێن یاخود لەسەر لووتکی چیاکە تووشی کێشە بێ ئەوە چۆن توانیوتانە هاوکاری بکەن یاخود چ ڕێنمایی یەکتان هەیە بۆ کەسانە؟ تاسا تووشیوە نەبووین بەس هاوڕەیەکم هەبوو سەرەتا نەخۆشی دڵ و سەختی هەبوو نەیەتوانی گەشت و شت بکە سەرەتا من یەکەم گەشت کە بینی ومان نەیەتوانێت هەر تۆزە ڕۆشت و هیلاکە بوو توانای ئەوەی نەبوو بەس بە بەردەوام بوون ئێستا زۆر زۆر باشە ینی زۆر فەرقی پێ کردووە ئێستا تەنانەت عیلاج و شت بەکار ناهێنێ. بەڵێ خات و بۆکان پێویستەکە بۆ شاخەوانی چیت پێبێت و ئەو شتانی کە تایبەتن بە شاخەوانی پێویستە هەموو کەسێکی شاخەوان هەیبێت. هەموو شاخەوانێک حتمما هەنێک کەلوپەلی شاخەوانی هەیە ئەبێ پێی بێ و حەسەب وەرزیش کەلوپەلەکان دەگۆڕدرێن لە جلوبەرگ و ئەو بابەتانە بابەتە زۆر سەرەتایەکان با بڵێم کەلوپەلە سەرەتایەکان کە پێی بێ دوو باتۆم بێ دوو دارەکەی دەستی کۆڵە پشتێک جلوبەرگێکی شاخەوانی تایبەت بە شاخەوانی کە بابەتی بیدایەتن سەرەتایی ناوانت دەبی پێبی حەسب وەرزەکان کاتێک کە با بڵێم زستان و ئەوانەش دێ کەلوپەلی تایبەتی خۆی هەیە بە هەمان شێوە زۆرن ئەوان. شاخەوانی لە وەرزەکاندا چ جیاوازێکی هەیە لە کام وەرزیان ئاسانترە و کامیان زۆر سەخترە؟ حتمما جیاوازێکی زۆری هەیە با بڵێم بە هاوینان و بە پاییزان و بە زستانان شاخەوانی فەرق دەکا و زستانیان سەختترە هاوینیان گەرم و ناخۆشە سەختەکەی ئەوەیە کە تۆفان و هەنێ جار با و باران و بەفر و سەختێکی زۆر دەبینی
لەو حاڵەتە دەبێت شاخەوانێکی زۆر بەتوانە و کارامە و با بڵێم دەوراتی دیتبی چەند جارێک بەرنامەی وا ڕۆیشت بێ ئەوجە بتوانیانی بەرنمەیەکی بەفری سەخت بکاتن. بڵێ بزانم خاتومەڕوا تا چەند لەگەڵ ئەو وەرزانەیە خۆی گونجاندووە خاتومەڕوا پێت خۆش و یاخود وەکو بۆ کانخان باسی کرد کە لە وەرزی زستاندا زۆر سەختترە. چێژە بینن لەو سەختیە بە تایبەت کاتێ بەفرە بارێ ئەو چیابینی دیمەنێکی جوانی هەیە لەگەڵ هیلاکیەکەتان تا چەند چێژبینینەکە لە بیرتانە باتەوە؟ طبعا هەموو شوێنێک چێژ و تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئەگەر سەخت بێ تۆ تا سەخت نەبێ بەڕاستی هەست بەو چێژە ناکەی کە تۆ بۆ نمونە ئەگەیتە لووتکە ئاگەیتە ئەو شوێنە کەمە بەستە ینی کە ئەو ئەگەیتە ئەو شوێنەمە بەستە هیلاکیەکەت بیرەچێتەوە ماندووبوون ینی هەستێکی زۆر خۆشت پێ بەخشێتەوە. باشە هەرگیز بووە یاخود گونجاندووتانە کە ئەو گروپەی بەڕێیەکەون بۆ شاخەوانی هەمووتان خانمان بن و یاخود تووشی سەختیەک بن؟ بەڵێ تووشی ئەو شتانەش ئەبی یعنی کە گەشتەکەیتەوە شوێن بۆ شوێن دەورە بینێتەوە. ئێستا من گەشتێکم کردووە سەرەتان بوو یعنی هەر ئەوە نەبوو قاچت هیلاک بێ بە پێ ئەڕۆیتەوە بەڵکو بە بەردەوانی ئەڕۆشتین زیاتر قاچ و دەستمان هیلاکە بوو چونکە بە حەبل سەرەکەوتین گەشتەکە 9 سەعات و نیو بوو هەمووی سەعاتێک بوو سەعاتێک سراحەتمان نەکردووە زۆر هیلاک بووم بەڕاستی بەڵام لیاقەیەکی زۆر باشم پێیا کردەوە. زۆر باشە ئیزافە بۆ قسەکانی خاتوم. طبعا من هەموو جار دەڵێم با بڵێم شاخەوانی وەکو هەژوشتنی سیارە وایە وەکو سیاقەوایە هەمومان بێگومان دەزانین سیارە لێ بخورین بەڵام ڕەنگە لە لەحزەیەکدا تووشی حادیسەیەک بین. شاخەوانیش ئەوایە هەم دەتوانین بڵێن ئاسانە هەم دەتوانین بڵێن سەختە قورسە زۆر ئاسانە ڕەنگە هەمومان بڵێن دەتوانین بەسەر شاخکەوین و ئەوانە بەڵام ڕەنگە لە بچووکترین لەحزە کە تۆ لەبیر بکەی بچووکترین هەڵەوە بکە کە ژیانت بکەیتە مەترسی. ئەو هەڵەیەکی بچووک چییە کە هەڵەیەکی بچووک ڕەنگە تۆ پێت بخزی لێژە بکەویت ڕەنگە ئەگەر گروپ بن یەکێ لە ئەندامەکان پێی لەسەر بەردێک بخزێ بەردێک بەربێتەوە بەسەر یەکە چیکە بکەوی یان بە شوێنێکی بکەوی تووشی لە ینی با بڵێم کەم ئەندامی بکە شتێکی بکە. زۆر جار شاخەوانمان هەبووە کە لەسەر بەفر و شاخ پێی ڕۆیشتیا شتێکی بەسیت وی کردێکەوە ژیانی لە ناو بەبایان کەم ئەندام بیتن کە ئەوە جارەی دیکە حیاتی ناگەڕێتەوە بۆ شێوازی جاران بتوانێت هیچ کەبەسەری واڕووی یاوە لە کاتی شاخوانیا لەگەڵ حتمەن کە لە گروپی ئێمە تا ئێستا نەبووە بەڵام حتمەن هەبووە گوێمان لێ بووە تا ئێستا کە با بڵێم شاخەوانمان هەبووە تووشی کێشە بووە لەسەر چیابەر بوویتەوە یان بەردی بەرکەوتووە شتێک لە بابەتانە. تاسا گەشتێکتان ئەنجام داوە کە خانمان بن یاخود هەماهەنگیەکتان هەبێ لەگەڵ گروپی شاخەوانێکی دیکە بێکەوە کۆ ببنەوە بڕۆن؟ حتمما وەکو گروپ هەبووە با بڵێم 2 گروپ 3 گروپێکەوە چوینە شاخەوانیمان کردووە بەڵام وەکو خانمان بە تایبەت نا ئاگدار بووم کە زانیاریم هەبوو کە 2 گروپی شاخەوانی تایبەت هەبوو یەکەچیان لە سلێمانی ئەوەی تر لە کۆیە بەڵام ئێستا نازانم کە چالاکیەکانیان بەرەو کوێ گەیشتون یان ماون یان نەماون. ئەو خواردنانێک کە پێویستە بی پێتان بێ بۆ شاخەوانیە بێت زۆرتر چۆن بێ یاخود چی بێت؟ چەند خواردنێکی تایبەت هەیە شاخەوانی پێویستی پێیتی هەموو شاخەوانێک لەگەڵ خۆی بیبە هەنێ بابەتی پرۆتین و جەماعەتی بقولیات وەکو لۆز و بادەم و گوێز و ئەو بابەتانە هەم دەبێ خواردنەکە سووک بێ کە تۆ لەگەڵ خۆتی ببەی هەمیش پڕ ڤایتامینات و پڕ پرۆتین و ئەو بابەتانە بی خورما و چکلێت و مۆز و ئاوی تایبەت بە خۆت و ئەو بابەتانە.
زۆر باشە تەندروست باش بن چونکە پێویستیشتان بە خواردنی باشە بێت ماندووە بن خات و مەڕات و پێمان بڵێ ئەو خواردانەی ئامادەیەکەن یاخود ئەیبەن لەگەڵ خۆتان لەوێ ئامادەیەکەن یان ئەو خواردانە زیاتر لە قوتونراوە یاخود خۆتان لە ماڵ و ئامادەتان کردووە طبعا هەر جارێک و یان لەوێ حازریەکەین یان نێجار لە ماڵەوە حازریەکەینەوە و ئەیبینەوێت زۆربەی کات بەس خۆشترین خواردنە کە لەوێ حازریکەیت و خۆر بەدەستی خۆت و بە ئاگرەوە خواردنەکە حازرکەیت و بیخۆیت بەڵێ کەواتە پێم بڵێ ئەو کۆڵە پشتەی کە پێتانە چی و چیتیایە بەڵ چۆن ئافرۆ پێم وا بێگەر گوێبستی پرسیارەکەم و بێتی کۆڵە پشتەکەی کە پێتانە یاخود ئەو جانتانی کە هەڵتان گرتووە زیاتر ئەو کەلوپەلە پێویستانی کە تایەتی چی و چییە؟ خواردنە بەڵێ خواردنە لەگەڵ ئەو جلێکی زیادە بێنیت کە ئەگەری هەیە تووشی یعنی شتێک پێویستەکە کە پێویستە بە جلە بێ پێویستە جلێکی زیادت پێبێت لەگەڵ ئەوەیە ئسعافات ئەوەلیە ئەوانەش ئەبێ پێت بێ تاوە هەراوانە دەستان خۆش بێ خاتو بۆکان تا چەند چێشتان بینیوە لەمانەوە بە تایبەت لە سەر لووتکەیەک ما بێتنەوە شەو تێپەڕی بێ چ مەترسیەکتان ڕوبەڕوو بۆتەوە یاخود چ چێژێکیە بۆ بە تایبەت باسی ئەو کاتانەمان بۆ بکەیت بانەوە لەسەر چیا بۆ ڕۆژێک و با بڵێم 2 ڕۆژ و شەوێک و بابەتانە حەسەب چیاکە و حەسەب بەرزی و حەسەب وەرزەکە فەرقی هەیە بە وەرزی هاوینە کە دەچی بۆ سەرچیا دەمێنیەوە ئەوەندە سەختی نییە با بڵێم کە بە زستان تۆ سەختی دەبینی ڕەنگە زستانان دەرەجێ حەرارەی دەگاتە خوار سفر سیلیزی ئەو بابەتانە حتمما سەختی خۆی هەیە ڕەنگە ئەگەر کەسێکی با بڵێم شاخەوانێکی پرۆفیشناڵ نەبێ ناتوانێت لە بەرزایی بمێنێتەوە تووشی ژانە سەر و تێکچوون و جۆرێک لە ڕەشانەوە و ناڕێکی خەو ئەوانە دەبێ بۆ دەبێ شاخەوانێکی زۆر با بڵێم ئەکادیمی بی و بە شێوەی پرۆفیشناڵ تەدریجی چەند جارێک لە بەرزایی شاخما بێتەوە ئەو جا بتوانێت بمانێتەوە جسمی بەرگێ ئەوە بگرێت کە لە ژێر پلەیسی لێزی تۆ بتانی بمێنەوە خۆتان ئامادە کردو ئەم هەفتەیە بڕۆ نەکوێ ئەم هەفتەیە گەشتێکی نزیکمان هەیە گروپی زاگرۆس بەڵێ بەرەو چیای سەفین دەچین لوتکە بەخۆشی و سەلامەتی ئینشەڵا بزان مەڕۆخان بەنیازی کوێن بڕۆنە چ لوتکێ یاخود بچنە چ ناوچەیەک هەرچەنە دوێنێ گەڕاویتێتەوە بەڵام ئەگەر بۆ هەفتەی داهات و شوێنێکی دیاری کراوتان هەبێ بەڵام وڵا بەنیازین لە هەورامان گەشت بکەین بە تایبەتی ئەوە ئێستا ئەم جمعایە فستیڤاڵێک کراوە فستیڤاڵی هەنار بەڵێ حەزەکەین سەردانی ئەوێش بکەینەوە بە تایبەت لە وەرزی پاییزیشدا هەورامان زۆر خۆشە گەر ئێوەش چوو بێت جێژی تایبەتی بە هیوای سەرکەوتنی بەردەوامی بۆ هەموو خانمان وە بە گشتی بۆ هەموو شاخەوانەکان لەگەڵەوەشدا سەلامەتی بەردەوامی بۆ هەمووتان دووبارە بەخێر هاتن زۆر سپاس بۆ خاتو مەڕۆکە لە سلێمانەوە لەگەڵ مابوو و هەروەها خاتو بۆکان سعید کە لە ستۆدیۆی ناوەندەوە لەگەڵ مابووی دووبارە ڕۆژێکی خۆش و سەلامەتی بەردەوامی بۆ ئێوە ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین.
کوردستان یاخود ئێمەی کورد بێگومان لەو کەسانەی کە خاوەن دەست و خامەیەکی ڕەنگینن دەوڵەمەندە کە یەکێک لەوانە نووسەر حەمید گەوهەریە کە نووسەری کورد لە هەشتاکانی سەدەی ڕابردوو دەستی بەکاری نووسین کردو و تا ئێستا 43 کتێبی نووسیوە و ئێستاش 4 کتێبی دیکەی لەژێر دەستە. ماوەی 34 ساڵە لە وڵاتی سویدەژی و گەوهەر زمانەکانی کوردی، فارسی، تورکی، سویدی دەزانێت و لەم کورتە دیدارەدا تایبەت بۆ پرۆگرامی ڕۆژباش باس دەکارەکانی دەکات. وەک نەریتێکی بنەماڵەییم ڕۆژانە ساعت 5 لە خەو هەڵدەستم 5 بەیانی خەریکی کار دەبم، نووسین، خوێندنەوە، کارکردن لەسەر کامپیوتێر تا ساعت 9 خێزانم لە خەو هەڵدەستێ. بە دوای هەستانی ئەودا نانی بەیانی ساز دەکەین و پێکەوە نان دەخۆین، دواتر خەریکی خاوێنکردنەوەی ماڵەوە دەبین، ئەگەر شتێکمان پێویست بێ دەچین دەیکڕین و دوایش دێنەوە ئیتر لە ماڵەوەین. ئێوارانیش ئەگەر بۆمان بکرێ دەچین دوورا و دوور سەردانێکی منداڵەکان دەکەین، نەگەوەی کە بچینە ماڵەکەیان بە خاتری پەتای کۆرۆنای ئێمە ماوەی 7 مانگە لە ماڵەوەدا زیندانین. ئەگەر منداڵەکانمان دەبینین دوورا و دوور لە دەرەوە دەیان بینین. پەتای کۆرۆنا ئەو خازانجەی بۆ من هەبوو کە بتوانم 4 کتێب ئامادە بکەم لەو 7 مانگەیدا. خەریکی وەرجێڕانی ناملکەیەکی دکتۆر عەبدوڕەحمان قاسملووم کە ساڵی 1970 لە پاریس بە زمانی فەڕەنسی نووسیوێتی و ئێستا من دەیکەم بە کوردی. بەر لەو نامیلکەیە من 2 کتێبی دیکەم تەواو کردو، ینی هەفتەی ڕابردوو کتێبێکیان تەواو بوو، مانگی پێشوش کتێبێکیان تەواو بوو، یەکیان مێژووی قیادەی موەقەتە، ئەوی دیکەش کتێبێکە جارێ پێم خۆش نییە ناوی بنێم تا ئینشەڵڵا دەچێتە ژێر چەم. لە فیدراسیۆن خەڵاتم وەرگرتووە لە زانکۆی سەلاحەدین ساڵی 2018 میداڵیای بارزانیم وەرگرتووە. وەکو دەبینی جەنابی سەرۆک بارزانی خەریکە میداڵیام پێشکەش دەکا. حەز دەکەم کتێبەکانیش ببینی، ئەو کتێبانەی کە باسم کرد لێرن. دو کتێب کە من ئامادەم کردبوو نووسی بووم، ئەو کتێبەیە کۆماری کوردستان کە کراوە بە ئینگلیسی، بە زمانی ئینگلیسی بڵاو بۆتەوە. 2 کتێبیشم کراون بە فارسی، یەکیان هەمان کۆماری کوردستانە، یەوی دیکەشیان تراویلکەی پیلانەکان بە دژی گەلی کورد کە ئەویش کراوە بە فارسی. ئەوان دیکە بە تێگرا تەقریبەن کوردین. کتێبی
کتێبی کۆمەڵایەتیم زۆرە ساکردنەوەی مێژووین هەمویان تقریبان یەکەم جار چی وای لێ کردی بنووسی؟ سێ شەدەم دەتوانم بۆت باس بکەم هەڵیان سنجێنم کە وەکو یەکن یەکیان سکپڕبوونی ژن ئەتۆ حیسابی بکە لەو ڕۆژەیەوە کە ژن منداڵ وەردەگرێ هەتا 9 مانگ و 9 ڕۆژ و چەند ساعتەکەی ئەوە دەبێ بگا کە دەگا ئەو منداڵە دێت دەرێ بخۆی ئەینەن ئەو پەرداغی دەبرچاو بگرە ئەتۆ پەرداغەکە ئاوی تێکە هەتا پڕ نەبێ نایەت دەرەوە ئەگە پڕ بوو بخۆی دەڕژێتە خوارەوە خوێندنەوەش بەو شێوەیە نووسری بەو شێوەیە ئەتۆ دەخوێنێەوە پڕ دەبێ بخۆی دوایە دەڕژێتە خوارەوە ئەتۆ دەنووسی ئیتی ئەو تەمی ئەوەی لە مێشکتدا هەیە دەتوانی بێنی گەڵاڵێکی بێنێ خوارێ دوایە دەبێنتەوە سەر ئەوەی ئەتۆ چەند دەتوانی کار بکەی و چەند تەخەسوس پەیدا دەکەی تەندروستی باش و بەردەوامی بۆ نووسەری کورد ئێستش بابەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 125,000 دیناری عێراقی و 100 یۆرۆ بەرامبەر بە 147,500 دیناری عێراقی و 100 پاوەندی بەریتانی 160,000 دینارە و 100 لیرەی تورکی 15,900 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 4,700 دیناری عێراقیە وەجگە لەوانەش مسقالێک زێڕی عیار 24 382,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 335,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 286,000 دیناری عێراقیە. لە هەر وڵاتێک یاخود ناوچەیەک یاخود هەرێمێک لە سەردەمانێکی زووەوە بەشێک لە کللتوریان خانووە دێرینەکانی گێڕێتەوە کە تا ئێستا ماونەتەوە بۆ پاراستنی ئەو خانوانش زۆر کەس هەوڵ دەدات تا لەو ڕێگەیەوە کللتور و یاخود مێژووی ئەو سەردەمانە بپارێزێت و بیێڵێتەوە بۆیە پرۆژەیەک بۆ نۆژەنکردنەوەی خانوو و باڵەخانە دارما و دێرینەکانی ناوچەی سووری دیاربەکر لە باکووری کوردستان جێبەجێکرێت کە ئامانجیش لێ پاراستنی کللتور و شارستانێت و گرنگیدانە بە کللتوری ناوچەکەش. زۆرینەی خان و باڵەخانەکان بەهۆی جەنگ و ئاڵۆزیەکانی زیانیان پێگەیشتووە و ئێستا جارێکی دیکە لەسەر شێوازە کۆنەکەی بە ئەندازێکی سەردەمیانە نۆژە نەکرێنەوە نی بە بێەوەی فۆرمە کۆنەکەی لە دەست بات تەنها نۆژەنکردنەوەیە کە کرێ بۆ ئەو باڵەخانانە و بابەیەکەوە بیانبینین. ناوچەی سووری سەر بە پارێزگای دیاربەکر لە باکووری کوردستان بەهۆی شەڕ و پێکدادانەوە بەشێکی زۆری خانووەکان زیانیان بەرکەوتووە لە ناویشیاندا ئەو خانووە و باڵەخانە دێرینانەی وەک بەشێک لە کولتور و مێژووی ناوچەکە دەناسرێت زیانی بەرکەوتۆ و داڕوخاون هەرچەندە بە تێپەڕبوونی کات زیان بە باڵەخانەکان گەیشتووە بەڵام هێشتا شێوە دێرین و کۆنەکەیان ماوە و بە نۆژەنکردنەوەیان ڕۆحی نوێ بوونەوە دەکرێتەوە بە بەریاندا هەرچەندە کاری نۆژەنکردنەوە ئاسان نییە و وردەکاری زۆری پێویستە تا شێوە کللتوریەکەی لە دەست نەدات ئەندازیاری پرۆژەکەش ئاماژە بەوە دەکات ئەو کەرستانەی لە بیناسازی خانووەکان بەکار هاتوون مۆرکی کللتوری و ڕەسەنی ناوچەکەیان هەیە ئەوەش پارێزگاری لە ناوچوونیان دەکات. Söküm işleri şu anda tamamlanmış bulunmakta. هەوڵ دەدەین کاری نۆژەنکردنەوەی ئەم خانوانە لەسەر هەمان شێوەی پێشوو بکەین تا وەک سەرەتا دەرکەوێت ئەوەش بە لەبەرچاوگرتنی شێوەی کللتوری تەلارسازی شارستانیەتی و ئەو سەردەمای خانووەکەی تێدا دروستکراوە بۆ ئەم کارە ئەم بەردانە بەکاردەهێنین کە تایبەتن بە پارێزگای دیاربەکر و لە چای کاراجا دەردەهێنرێت. پرۆژەی نۆژەنکردنەوە و ئاوەدانکردنەوەکە تەنیا بۆ خانووە دێرینەکان نییە و هەموو ئەم خانوانەش دەگرێتەوە کە لە ناوچەی سوور بەهۆی جەنگەوە وێران بوون و ژمارەیان 347 خانووە ئێستا کاری نۆژەنکردنەوە بۆ 176 خانوو دەستی پێکردووە و دوای کۆتایی هاتنی کارەکانیشی ڕادەستی خاوەنەکانیان دەکرێتەوە و ئەوەش بە مەبەستی گەڕانەوەی ماف بۆ دانیشتوانی ئەو ناوچەیە و هاوکات جێبەجێکردنی چەندین پرۆژەی ئاوەدانکردنەوەی دیکەیە.
کارەسات و جەنگەکان نەک تەنیا زیانی مرۆیی بەڵکو وێرانکاری و سڕینەوەی بەشێک لە کولتور و مێژوش بە دوای خۆیدا دەهێنێت. ڕووخان و تێکدانی خان و باڵەخانەکان بە زیانێکی مادی هەژمار دەکرێت و دووبارە دەتوانرێت بنیاد بندرێتەوە. بەڵام ئەم باڵەخانە و خانوانەی مێژوویەکی دێرینیان هەیە و بوونەتە بەشێک لە کولتور و شارستانیەتی سەدەکانی ڕابردوو بە ئەستەم و بەکاری جیاواز نۆژەن دەکرێنەوە بێ ئەوەی گۆڕانکاری بەسەر فۆرم و شێوەی ڕەسەنەکەی دابێت. کوردستان بەگشتی دەوڵەمەندە بەو شوێنەیە خودت بۆ خانوە دێرینانەی کە پێشتریش شوێنی چەندین شۆڕش و یاخود گێڕانەوەی مێژوویەکی دوور و درێژی کوردایەتی بووە ڕۆک چۆن قەڵای هەولێرمان هەیە کە ئێستا لە بواری نۆژەنکردنەوەدا یاخود خانوە دێرینەکانی ناو شاری سلێمانی هەر لە پیرەمێردی شاعیرەوە یاخود هەموو خانووی ئەو کەسە ناودارانەی کە لە هەولێر لە شارەچکەکانی دیکەش هەن هەمویان لە نۆژەنکردنەوەدان بە هیوای پاراستنی هەمویان چونکە ئەوەک باس دەکرێت وەکو سەروەت و سامانێکی نەتەوەی بۆ مێژووی گەلەکەمان ئەمێنێتەوە. جگە لە نۆژەنکردنەوەی خانووەکان بینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش هەموو مرۆڤێک ئارەزووی نوێکردنەوەی هەیە یاخود ئارەزووی جوانی هەیە بە تایبەت خانمان کە نهێنی جوانی و چێژوەرگتن لە ژیان لای خانمانی فەڕەنسی بە تایبەت کە خانمانی فەڕەنسی سەرڕایەوەی بە جوانیەکانیان ناسراون لەگەڵەوەشا شێواز و ستایلی ژیانیان بە جۆرێکە چێژ لە ژیان وەرەگرن ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە سەرنجڕاکێش و جوان دەرکەون و ئەوەش بەجێبەجێکردنی چەند ڕێکارێکی سادە و ئاسایی ڕۆژانیان دەگەڕێتەوە کە پەیڕەویەکەن لەوانەش چێژوەرگرتن لە خواردنەوەی قاوە یاخود سوراوێکی سوور یان چوونە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیان جگەلەوە بایەختان بە جلوبەرگ و جوانیان کە بەردەوام گرنگی بە جوانی و سەرنجڕاکێشیان دەدەن هەرگیز لاسایی کەسیش ناکەنەوە و باوەڕ و متمانەی تەواویان بە خۆیان هەیە. خانمانی فەڕەنسی چێژ لە هەموو شت وەرەگرن بە تایبەت ژەمە خۆراکیەکانیان خواردنی بەیانیان بێن و ڕوان بێت چێژێکی تەواوی لێوەرەگرن. خانمانی فەڕەنسی بەلایەنەوە گرنگ نییە تەمەنیان چەندە بەڵکو گرنگە بە چۆن ئەژین یاخود چۆن ژیانەکەن چەندە لەلام خۆمان زۆر جار تەمەەن ڕێگرە بێ بۆ چۆنیەتی ژیانکردنمان بەڵام لای خانمانی فەڕەنسی گرنگی بە ژمارەی تەمەنیان نادەن تەنها گرنگی بەوەیان چۆن بژین ئەوە گرنگی بە چەندێتی نادەن بەڵام گرنگی بە چۆنیەتی دەدەن و جگەلەوە بایەخ نادەن بە مۆدل و ستایلی نوێ خانمانی فەڕەنسی گرنگی دەدەن بۆ جلوبەرگەی دڵخۆشیان دەکات واتە لەگەڵ مۆدلەکان ناڕۆن جلەکانیان گران بەهاش نەبێت تەنها ئەو جلە لە بەرەکەن کە دڵیان پێخۆشە و یاخود ئاسوودەیانەکە و ئافرەتانیش هەمیشە ئارۆزیەوەکەن کە چۆن جوان دەرکەون. هەمیشە خانمان ئارزوی جوان دەرکەوتنەکەەوە ئەکەن بەڵام هەر سەبارەت بە ئافرەتانیش هەمیشە ئارزووەکەن کە باڕێکپۆشی و پاکوخاوێنی دەرکەون لەگەڵۆژدا چەند هۆکارێکەن و ئاکات کە ئافرەتان بە ناڕێک و پێکی یاخود بە ناخاوێنی دەرکەون ئەوەش لەوانە کە ئافرەت پێڵاوەکانی پیس بوو هەموو جەستەی بە ناڕێکی و ناخاوێنی دەردەکەوێت زۆرجار خۆش ئەو خانمە تووشی سترێسیەکە بێلەوە وەجگەلەوەمانەوەی سابوون لە بن ئەڵلقەی دەستی خانمان خاڵێکی دیکە جێهێشتنی فاوندیشن بە قژەوە وا دەکات خانمان ناخاوێن دەرکەون بۆیە زۆر بە وریاییەوە ماکیاژەکانتان بکەن وەجگەلەوە پیسبوون و دانانی بە ناڕێکی نینۆکەکان ئەگەر نینۆکەکان ناڕێک و یاخود هیچ بۆیەکی بۆ نەکرابوو ناڕێک بوو ئەوە ئەو خانمە کەمتر ڕێکپۆش دەرەخات جگەلەوە دانانی برژانگی ناسروشتی و دەستکرد ئەوەش بە هەمان شێوە کاریگەریە بێت لەسەر خانمان کە بە ناڕێکی دەربکەون هەمیشە خانمان بە سروشتی خۆیان جوانن و هەروەها هەڵگرتنی کەلوپەلێکی زۆر لە ناو جانتای تایبەتە ئەو جانتای کە پێمانە بۆ دەرەوە ئەگەر کەلوپەلێکی زۆری تیابێت ئەوە بە ناڕێکی دەرەکەون و هەروەها پۆشینی جلوبەرگی نەگونجاو بە تایبەت جلی ژێرەوە و هەروەها ئوتونەکردنی جلوبەرگەکانمان وا دەکات ئافرەتان شیکپۆشی لە دەست بدەن یاخود شیکپۆشیان دەرنەکەوێت بۆیە جلوبەرگەکان هەر شتێکە ئێمە بەکارێنین پێویستەکە بیری لێ بکەینەوە گرنگی تایبەتی پێبین تا ڕێک خۆشتر دەربکەوین. مرۆڤ لە دێر زەمانەوە ئامێری تەوری بۆ جێبەجێکردنی کارەکانی بەکارهێناوە جا چ لە بڕینەوەی دار و بەکارهێنانی لە کاری زەوی کێڵان یاخود
وەک چەکێک لە جەنگەکانیش بەکاری هێناوە نەکرد بۆ کاری ڕۆژانەی هەرچەندە و ئامێرە ئێستا ئەو کارەی جارانی پێناکرێت بەڵام کەسانێکان خولیای دروستکردنی تەوریان هەیە و لە شێوەی جۆرا و جۆر ئەوە ڕازاندنەوەی بەنەخ شوونی گار لەسەر شێوازە کۆنەکانی دروستیەکەنەوە کە لە هەرێمی ئۆراڵی رووسیا پیشەی دروستکردنی تەور هێشتا ماوە و لە وەرشەیەکی دروستکردنی ئەو جۆرە ئامێرەدا ڕۆحی تازەبوونەوە بەکارەهێنرێ و دەکرێت بەبەری ئەم ئامێرە کۆنانەدا بابەیەکەوە بیبینین کە وەکو وێنەی ئەو چەک و تەورانەیە کە لە فیلمە ئەفسانەیەکاندا بینی ومانە. هەرچەندە جیهان ڕۆژ دوای ڕۆژ پێشکەوتنی بەرچاو لە هەموو بوارەکاندا بەخۆوە دەبینێت و خەڵک زیاتر پشت بەو ئامێرە پێشکەوتوانە دەبەستێت کە دەخرێنە بازاڕەکانەوە کار ئاسانی دەکەن بۆ ئەوەی بە کەمترین کات و ماندووبوونێکی کەم کارەکان جێبەجێ بکرێن، بەڵام هێشتا کەسانێک هەن کە خولیای بەکارهێنانی ئەو ئامێرە کۆنانە دەکەن کە ئێستا ئامێرە پێشکەوتۆکان بوون بە جێگرەوەیان. تەوریش یەکێکە لەو ئامێرانەی لە دێر زەمانەوە مرۆڤ سوودی لێوەرگرتووە چ لە جەنگ چ لە کاتی کشت و کاڵ و چ لە بڕینەوەی درەختەکان. جوانی کارەکە لەوەدایە کە پاچاستێکی سارد و پۆڵاین هێندە گەرم دەکەین بۆ ئەوەی نەخش و نیگاری لەسەر بنەخشێنین و هەروەها شێوازی تەورە کۆنەکانی سەدەی ناوەڕاست و سەدەی چواردە و سێزدە و حەڤدەی بۆ بنەخشێنین. وەک خولیایەک بۆ پاراستنی ئەو ئامێرە کۆنانە لە ناوچوون بە تایبەت تەور و شمشێر لە هەرێمی ئۆراڵی رووسیا وەرشەیەک لەلایەن چەند گەنجێک دروست کراوە کە تایدا جۆرەکانی تەور بە نەخش و نیگاری جیاواز دروست دەکرێت. کارەکان بە شێوازی هێندە تورکمان ئەنجام دەدەین کە گەرنتی 100 بۆ 200 ساڵی لەگەڵدایە. کارێکی وا دەکەین نە ئاسنی تەورەکە و نەدەستکی تەورەکە نەگۆڕێت و وەک خۆی بمێنێتەوە. ئەم جۆرە تەورانە کڕیاری تایبەتی خۆی هەیە. بۆ داواکردنی چەند تەورێک خاوەن دوکانەکان دەبێت مانگێک بۆ 2 مانگ چاوەڕێ بکەن چونکە تەنانەت دروستکردنیشیان بە شێوازی کۆنە و ئەم جۆرە شێوازەش کاتی دەوێت. ئێمە هەرگیز لە بیری ناکەین لە چوارچێوەی پرۆگرامی ڕۆژباشدا کە هەر ڕۆژەی سوودی میوەیەک یا خۆراکێکتان بۆ بخەینە ڕوو بە تایبەت ئەو میوانەی کە لەم وەرزەدا پێگات و وەرزێتی و هەناریژێکێکە لەو میوانەی کە زۆرینەی خەڵک ئارەزوی خواردنیەکەن و ئێستش کوردستان زۆر دەوڵەمەندە بەو میوەیە کە وەرزی پاییزە و کاتی پێگەیشتنی ئەو بەرهەمەیە خواستی هاوڵاتیان لەسەری زیادی کردووە بەڵام کەمنەوە کەسانی کە سوودەکانی هەنارەزانن ئەخورێت تامی خۆشە بەڵام لەگەڵەوەشدا بابزانین چەند سوودی زۆری هەیە هەنارخانەکانی جەستا پارێزێت و هەوکردن کەمە کاتەوە و هەروەها مەترسیەکانی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی مەمک کەم دەکاتەوە لە بیرتانە هێنمەوە کە ئەم مانگە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەی مەمک بۆ خانمان بۆیە هەنار زۆر بخۆن جگەلەوە سیستمی بەرگری لەش بەهێز دەکات و دژی ڤایرۆس و بەکتریاکانە و هەروەها هەنار ڕێگری لە توشبوون بە نەخۆشی لە بیرچوونەوە دەکات بەتە زاکیرەمان بەهێز دەکات کێشەی کردداری هەرسکردن چارەسەر دەکات کاتێک کێشەمان هەبێت لە هەرسکردن لە یاخود مایدەمان هەنار خۆین ئەو کێشێشمان نامێنێ و هەنار بۆ چارەسەرکردنی کێشەی ڕۆماتیزم بە سوودە پێکاتەکانی هەنار بۆ پاراستنی دڵ لە نەخۆشیەکان سوود بەخشن و جگەلەوە هەنارێکێکە لەو میوانەی پەستانی خوێن نزم دەکاتەوە و جگەلەوە هەنار یاخود توێکڵی هەنار ئەو توێکڵە سپی کە لە بینەکانیاتی ئەگەر بێت و وشک بکرێتەوە بخورێت بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە سوودێکی زۆریە بێت ئەمەش زانیارێکی دیکە بوو جیالاوەی کە ئامادەمان کردبوو هەر لەسەر هەنار زۆر خواردنەوەی ئاوی لیمۆ زیان بە ددانەکان دەگەێنێت پێگەی بزنس ئینسایدەر بڵاوی کردوتەوە لیمۆ چەندین پێکاتە و ڕەگەزی خۆراکی تێدایە و سوودێکی زۆری بۆ وشکبوونی پێست هەیە و پرۆسی هەرسکردن خێرا دەکات بەڵام پسپۆران هۆشداری دەدەن لە زیادڕەویکردنی خواردنەوەی ئاوی لیمۆ چونکە دەبێتە هۆی دەڕمانی مینای ددان و هەروەها بەهۆی ترشیەکەی ببێتە هۆی سووتاندنی گەدە.
خواردنی میوەکان هەمیشە بە سوودن بە تایبەت ئەو زانیاریانەی کە ئێمە باسێکەین لەسەر ئەو میوانە بۆ هیواین کە تەندروستێکی باشتان هەبێ و خۆی جێبەجێ بکەن تا سبەی هەر شاد بن.